ئەم پێشانگایانە بەڕاستی زۆر گرنگە بۆ ئێمەی مناڵ بۆ دەرخستنی تواناکانمان زۆر گرنگە و زۆر سپاسی ئەوانە شەکەین کە ئەم پێشانگایان کردوتەوەوانە. ئێمە 2 ساڵە خەریکی ئەم ئیشانەین بەم ماوەیە ئەم وێنانەمان کردووە خۆمان ئامادە کردەوە بۆ ئەم پێشانگایە بەڕاستی گرنگە بۆ هەموو مناڵێ. پێشانگای ئەم ساڵ هەشتمین پێشانگای پرۆژە پەروەردەیەکانی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانە وەتان پێشانگای ساڵان نایەکرێتەوە بەرهەمی ساڵێکی مناڵان کۆکرێتەوە لەم پێشانگایە بەدڵنیایی وە بەشداری پێکردنی مناڵێک چ بە تابلۆیەک بێخۆ بەکارێکی دەستی و پیشاندانی لە پێشانگایەکەمە بۆ خۆی پاڵپشتیەکی باشە و دەرخستنی توانایەکی باشی مناڵەکەیە بەڵام لە هەمان کاتە ئێمە لە ڕووی پەروەردەیەکەوە بەڕاستی کۆمەڵێک ئامانجیکەمان هەیە هەمومان نەزانی لە تەواوی دنیاە تەنها قوتابخانە بە تەواوەتی ناتوانێت مناڵێک لە ساسە لە هەموو ڕووەکانەوە پەروەردەیەکە دیارە ئێمە لێرەیە ئەمانەوێت جەخت خەینە سەر کۆمەڵێک لایەنی کە لەوانەیە لە قوتابخانەیە بەداخەوە دەستەبەر نەکرێ بۆ مناڵان بەپێی ئەوەی پرۆژە پەروەردەیەکانی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لە زۆربەی شار و شارۆچکەکانە بۆ یابینن جۆری ئیشەکان جیاوازە قەبارەکانی جیاوازە دەرخستنیان لە ئیشەکانیانە جیاوازە ئەوەی کە لەم ساڵە بەشداریان کردووە لە پێشانگاکەیە بەرهەمی 11 پرۆژەیە کە کەرکووک بازیان چوارچە عربەت باریکە ناوشاری سلێمانی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت مناڵانی ئاوارە مناڵانی پەنابەر بەشدارن لەم پێشانگایە وەکو مناڵانی بەشداربوو لەم پێشانگایە 780 مناڵە کە تەمەنیان لە نێوان 5 بۆ 14 ساڵە وەکو کار 1586 کارمانەیە بە قەبارەی جیاواز کە ئەمڕۆ خراوەتە ڕوو دیارە داهاتی ئەم پێشانگایە شەڕاتە سنووقی هاوکاریەوە بۆ پاراستن و پەروەردە و تەندروستی بۆ هەموو مناڵێک